ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، خوای گەورە میهرەبان کاتێک کە باسی ڕۆژی قیامەت دەکات بە ڕۆژێکی قورس ناوی دەبات، بە ڕۆژێکی گەورە ناوی دەبات، کەواتە ڕۆژێکی گەورە لە پێشمانەوەیە. هەموو ڕۆژیاوە ئیسراحەت نابین، ڕۆژێک دێت دەمرین، ڕۆژێک دێت کۆمەڵێک ناخۆشی و ناڕەحەتی هەیە لە ڕۆژی قیامەتە تووشی مرۆڤەکان دەبێ هەر کەسە و بەپێی تاوانەکانی خۆی، هەتا زیاتر چاکەی هەبێ ناڕەحەتی کەمتر دەبینێ، هەتا زیاتر گوناهی هەبێ ناڕەحەتیەکانی زیاترە. یەکێک لە نەهامەتیەکانی ڕۆژی قیامەت کە پشتیوان بەخوا دەمانوێت ئەمڕۆ باسی کەین، یەکێک لە ڕۆژەکان ناخۆشەکانی ڕۆژی قیامەت بریتە لە پردی سیرات. ئەو پردە بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ڕۆمان باس دەکات. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە ڕۆژی قیامەتە لەسەر پشتی دۆزەخ مەگەر خوای گەورە خۆی بزانێت چەندێک گەورە و فراوانە، لەسەر پردی دۆزەخ، لەسەر ئەو دۆزەخە پردێک دادەنرێت پێی دەڵێن پردی سیرات، واتە بەسەر دۆزەخە ڕاکێشراوە لەم سەر بۆ سەری دۆزەخ، کەواتە پردێکی گەورەیە، زۆر زۆر درێژە. دۆزەخێک کە خوای گەورە دەفەرمی ئایا پڕ بووی؟ ئەڵێ خوای گیان ئەگەر زیاتر هەیە بیهێنە بۆم، پڕ نەبوومە. دۆزەخێک کە ئەو کەسانی تێدا سزا دەدرێن، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دگانی کافرەکان وەکو کێوی ئوحود گەورەیە، ئەوەندە لاشەیان گەورەیە کە زەخمە، سزا ئەدرێن. جا پردی سیرات بەسەر ئەو دۆزەخ گەورەدا ڕاکێشراوە، کەواتە ئاگاداری خۆت بە. بەڵام ئایا چۆنە ئەو پردە دوور و درێژە چۆنە؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم وەکو دەمی گوێزان تیژە، دەمی شمشێر، دەمی گوێزان چەندێ تیژە، ئەوەندە تیژە بەنا بەخوای کرد. ئەی قوربە سەرمان، هەندێک چاکەمانەیە دیدین بە خەڵکی بۆ خۆشمانێ لە ڕۆژی قیامەت، ئەوەندە غەیبەتی خەڵکمان کردەوە، بوختیانمان بۆ خەڵک کردووە، زوڵمان لە خەڵکی کردەوە، گوێنمان بە خەڵکی داوە، لەوانەیە زۆر بەمان بێگومانمایە پوچ ئەبین لە قیامەت. پردێکیش ئەوەندە پەنا بەخوا وەکو دەمی شمشێر و گوێزان و مووس تیژ بێ. حتى ئیمامی ئەبوو سەعیدی خودری ڕەزای خوا لەبێ ئەفەرمێ پێمان گەیشتووە کە لە موو باریکترە پردێک ئەوەندە سەخت بێ. مەلایکەکانی خوا سەلامی خوایان لەسەر بێ کە بەسەریدا تێناپەڕن، کە گوناه و تاوانیان نییە، کاتێک کە پردی سیراتیان بینی وتیان ئەی پەروەردگار کێ دەتوانێت بەسەر ئەم پردەدا تێپەڕێ؟ زۆر زەحمەتە، کێ دەتوانێت بەسەر پردی سیراتە تێپەڕێ؟ خوای گەورە فەرمی هەر کەسێک لە بەندەکانی خۆم کە ویستم بەسەریاتی دەپەڕێنم. بۆیە مەلایکە سەلامی خوایان لەسەر بێ فەرمویان سبحانك ما عبدناك حق عبادتك، پەروەردگار پاک و بێگەردی بۆ تۆ، سوێن بە گەورەی تۆ، ئێمە بەڕاستی عیبادەتمان بۆ تۆ نەکردووە. کێوا دەڵێ مەلایکە؟ ئەی من و تۆی تاوانبار و دڵڕەش ئەبێ چی بڵێن؟ جا بۆیە خۆت بۆ ئەو ڕۆژە ئامادەکە بەسەر پردێکە تێ ئەپەڕی تیشترە لە دەمی شمشێر و لە دەمی گوێزان و مووس، زۆر زۆر ترسناکە. مەلایکی خوا سەلامی خوایان لەسەر بێ دەترسن لەو پردە کە بەسەریشە تێناپەڕن. ئەی من و تۆی تاوانبار، خوای گەورە دەفەرمێ وئین منکم ئیلا واریدوها کان علی ربک حتما مەقضیە، هەمووتانە بێ بەسەریا تێپەڕن، باش و خراپ. ئەوە شتێکە و بڕیارێکە و خوا داوێتی، کەواتە لە پێشمانە پردی سیرات حتما مەقضیە، بڕیارێک و کۆتایی پێ هاتووە بێ هەموو مرۆڤێک، هەموو جنەکان بەسەریدا تێپەڕن. جا بۆیە ئەوە پردی سیراتە. ئەومان لە پێشە کاتێک دەتەوێت گوناه بکەی، تاوان بکەی، سەرکەشی دەکەی، حساب بۆ ئایەت و حەدیث ناکەی، ئەو ڕۆژەت لەبیر نەچێت. لەسەر پردی سیرات
باجی هەموو تاوانەکانت ئەدەی ئەو کاتە هیچ کەسێ فریاد ناکەوێ باجی ئەو هەموو گوناه و تاوان و نوێژ نەکردن و سافیرەی و عارە خواردن و خراپەکاری و زینایە دەدەی کە کردوودە لە دنیادا دەبێ بەسەریدا تێپەڕی پێت خۆش بێ پێت ناخۆش بێ ئەو خوا بڕیاری لەسەر داوە پێغەمبەران بەسەریدا تێپەڕن سەلامی خوا لەسەر بێ نەکبەتی وەک تۆڵی گوناهم نیە و تاوانم نیە بێت چی بکەی لە ڕۆژی قیامەتە کە هەموو گیانە گوناه و تاوانە غەرق بوویتە بۆیە برای خۆشەویستم خوشکی بەڕێزم دەبێت خۆت ئامادەکەی بۆ پردێکی ئەوەندە ترسناک کە مەلایکەی خوا لێ ترسن سەلامی خوای لەسەر بەڵێ سەحابەکان پرسیارن لە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم ئایا ئەو جنسرە ئەو پردە چۆنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی مەدحەضەة مەزیلە ئەمە ترسناکە خوا بمان پارێزێ لەگەڵ ئەوەدا زۆر تیژ و باریکە بەڵام خوا دەزانێت چون شتەکانی دنیا و قیامەت جیاوازە لەوانەیە کەسێک بڵێ چۆن بەسەر شتێکی باریکە تێ ئەپەڕی قیامەت لەگەڵ دنیا قیاس ناکرێ خوای گەورە چی بێوێت ئەیکات هەمووش لە لای خوا ئاسانە ئەوە شتێکە عیلمی غەیبە ئێمە نایزانین بەڵام دڵنیا بە چاوی خۆمان دەیبینین ئەو کاتە دەزانین چۆن بەسەرا تێ ئەپەڕین پەنا بەخوای گەورە وشی تێ ناپەڕێت چاک دەزانێت چۆن بەسەرا تێ ناپەڕێت پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم پردی سیرات ئەو جسرە زۆر لووسە پێ لەسەری بەن نابێ ئەم زوقمە کەباری ئەبێ پردی سیراتی ئێوە بخستایەتەوە کە بەسەریا دەڕۆشتی دەکەوتی چەنەها کەس قاچ و دەستی شکا پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم زۆر لووسە و پێ لەبانی هەڵدەخلیسکێ پایەکان لەبانی جێگیر نابن ثابت نابن ئیلا مەگەر کەسێ خوا ثابتی کا و جێگیری کا پایەکانی پەنا بەخوای گەورە ئەبوو زەڕی غەفاری ڕەزای خوا لێ بێت بۆمان دەگێڕێتەوە ئەبوو زەڕی غیفاری ڕەزای خوا لێ بێت دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمانی فەرموو ڕێگایەک هەیە بەسەر پردی سیراتە دەڕۆی ئەو پردە زۆر ترسناک و لووسە خلیسکێن یعنی بەوانەیە دەڕۆیت دەخلیسکەی پا لەبانی بەن نابێت پایەکان لەبانی جێگیر نابێ ئیلا مەگەر کەسێک خوا بێوێت جێگیری کا جا ئەگەر لەو ڕۆژە پای من و تۆ خزاکەوتینە خوارەوە کێ فریامان دەکەوێت فمن ينصرنا من بأس الله إن جاءنا ئەگەر عەزابی خوا هات و کەوتینە خوارەوە ڕێک ئەوەی بکەوێتە خوار و بخلیسکە بکەوێتە خوار بۆ ناو دۆزەخ ڕات هیچ کەسێک لەبیر نییە خەمی باوکت نییە خەمی دایکت نییە خەمی خوشک و برا و خێزان و مناڵت نییە خەمی خۆتە ڕزگارت بێ بەس خۆت بەس نەخلیسکەی بۆ ناو جەهەنەم بیتر خەمی هیچ کەسێک نییە باکت نییە هەموو خەڵکی بڕاتە دۆزەخەوە کاتێک کە دەدەی گوناه و تاوان کەی پێت هەڵە خلیسکێ بۆ گوناه و تاوان ئەوەت لەبیر نەچێ خلیسکاندنی ڕۆژی قیامەتی پردی سیرات زۆر ترسناکە ئەمە زۆر گرنگە چونکە پێش ئەوەی پێی بگەی خۆتی بۆ ئامادەکە خوا باسی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردووە کەواتە زۆر لووسە بەڵام پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لەگەڵ برایەکی خۆیدا لەگەڵ کەسێکا بڕوات کەسێک ئیشێکی پێیەتی لەگەڵ یا بڕوا هەتا ئیشەکەی بۆ جێبەجێ دەکات ئەثبت الله قدمه يوم تزول الأقدام ئەو ئینسانە کە لەبەر خاتری خوا ڕۆژتۆ ئیشێکی بۆ کەسێک کرۆ نەک لەبەر پارە و پول و دنیا و ئەوانە لەبەر خوا ئیشێکی بۆ موسڵمانێک جێبەجێ کردووە لەگەڵی داوە هەتا ئیشەکەی پێتاوا کردووە ئیشەکەی تەواو بووە خوای گەورە لە خلیسکاندنی پردی سیرات ئەی پارێزێ ئەو ڕۆژەی کە پێیەکان بەن نابن خوا پێی ئەم ثابتەکە و جێگیریەکات لە پاداشتی ئەوەی ئیشت بۆ موسڵمانێک ڕاپەڕان ئیشێکت بۆ جێبەجێکرد ناڕەحەتێکت لەسەری لابرد خوای گەورە لە خلیسکاندنی پردی سیرات ئەتپارێزێ بۆیە ئەگەر کەسێک ئیشێکی تێتکەوت لە توانەتدا هەبوو بۆی جێبەجێکە لەبەر خاتری خوا نەک لەبەر حیاچوون و لەبەر دنیا ئەو ئینشاڵڵا پاداشتەکەی ئەوەیە لە ڕۆژی قیامەتدا پێت ناخزێ لەسەر پردی سیرات ئەو پردەکە زۆر ترسناک و لووسە بەنا بەخوای گەورە پێیەکان لەسەری بەن نابێ بەڵام تۆ پێت بەن ئەبێ پشتیوان بەخوا مادەم کارت بۆ موسڵمان ڕاپەڕان و لەبەر خاتری خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت خەڵکی بەسەر پردی سیراتە دەڕۆن خەڵکی دەهێنرێت بۆ سەر پردی سیرات ڕاکردن نییە خۆشاردنەوە نییە من کوڕی فڵان کەسم من نوێژم زۆر کردووە نایخوات ئەبێ بڕۆی بۆ سەر پردی سیرات ئەمجا پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم
تجري بهم أعمالهم کردەوەکانی مرۆڤ دەبا بەسەر پردی سیراتە پاش فەزلی خوای گەورە. تەنها شتێک لەسەر پردی سیرات لەسەر ئەو پردە فریاد بکەوێ کردەوە چاکەکانت. هەتا چاکەت زیاتر بێ ڕۆشتنەکە سەریعترە، ڕزگاربوونت مسۆگەرترە، هەتا گوناه و تاوانت زیاتر بێ بێگومان قیامەتە سەختترە. بۆ ئەوانش دەڵێم کە دەڵێن گوناه و تاوانمانی هەیە، ئەڵێ دانەیەکمە، هەیە ئەڵێ چوارم، هەیە ئەڵێ پێنجمەیە. من دەڵێم سوێن بەقا بە 5 ملیۆن و بە 10 ملیۆن گوناحت هەیە، بە 100 ملیۆن گوناحت هەیە کە تۆڵی 4 و 5 هەیە. بەس خۆت پێی نازانی. شەیتان گومڕاتی کرد و قوتابی شەیتانی بۆی ئاوا دەڵێ. ئەینا ئەگەر لە خوا بترسا دێ قسەت ناکرد. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کردەوەکان مرۆڤ دەبات، هەیە بەسەر پردی سیراتە تێ ئەپەڕێ، بەڵام چۆن؟ یەک چاو دوورکاندن ئەوەندە چاوێ بکەیت و چاوێ بنووقێنی چەندێکی پێچێ، یەک چاو دوورکاندن پردی سیراتی بڕی. ئەو بۆ ئیمان زەعیفە و ئێمە نییە مەگەر خوا ڕەحمەت بکە. ئەو بۆ پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ، بۆ ئەو کەسانەی کە ڕۆحی خۆیان کردە قوربانی ڕێبازەکەی خوا. بۆ ئەوانە نییە نیم سەعات تەراویحیان پێ ناکرێ، نیم سەعات ناتوانن گوێ لە وتار بگرن، بەس لە گۆرانی 4 سەعات گوێ دەگرن. ئەوە بۆوانە نییە، ئەوانە شمولیان ناکات. بۆ ئەوانە نییە کە خەریکی خراپەکارین دەڵێن خوا غەفوور و ڕەحیمە بەس. هەیە بە چاوتورکاندنی پردی سیراتی ئەپەڕێنێ. هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وەکو تیشک دەڕوا، تیشک وەکو تیشک دەڕوا بەسەر پردی سیراتە بە ئاسانی دەیبڕێ پشتیوان بەخوا. هەیە وەکو بایەکی سەریع دەڕوا، بایەک چەندە سەریعە، کاتێ دەبین دەڵێ بایەک هاتووە لە سەعاتێکە ئەوەندە کیلۆمەترە بڕێ. ئەو بایە سەریعە چۆن ڕوا هەیە بەسەر پردی سیراتە ئاوا دەڕوا. هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وەکو سوار چاکێک، پیاوێکی سوار چاک ئەسپێکی چاکی پێ بە چۆن غارەدا، هەیە بەسەر پردی سیراتە ئاوا دەڕوا. بەخوا ئەو کاتی زۆرە بێ، چونکە ڕێگاکە زۆر دوور و درێژە. بەڵام دەفەرمێ هەیشە وەکو سوارێکی ئاسایی بەسەر پردی سیراتەوە ئەڕوات. ئەمە شتێک نییە بە لەحزەیە، بە سەعاتێ، بە کاتێک کۆتایی پێبێت. هەیە وەکو سوارێکی ئاسایی دەڕوا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەیە وەکو پیاوێکی گورجوگۆڵ کە ڕێگا دەکات، هەیە لە ڕێگا زۆر سەریع ئاڕوات، هەیە ئاوا دەڕوات. هەیشە وەکو پیاوێکی ئاسایی دەڕوات، هەیشە دەڕوا و دەکەوێ و بەدەما دەکەوێ. کەواتە کردەوەکانی تۆ بڕیان لەسەر تۆ دەدەن پشتیوان بخوا پاش فەزلی خوا. هەتا گوناهی زیاترت کرد بێ ڕۆشتنەکەت خاوتر، هەتا چاکەت زیاتر بێ ڕۆشتنەکە سەریعترە. جا بۆیە چاکەکانت لەبیر نەچێ، چونکە ئەو ڕۆژە پێویستت پێدی بۆی ڕێگاکە پشتیوان بخوا ببڕی، چونکە لەو بەری پردەکەەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوەڕێی تۆیە، پێغەمبەران چاوەڕێی ئێوەیانە سەلامی خوایان لەسەر بێت، بۆی بگەی بە حەوزی کەوسەر ئینشاءالله. بۆیە خۆتمان دووکە ئەمڕۆ بەسە گوناه و تاوان، والله حەقی خوای گەورە بەر بەسەرمانە ببارێنێ. خەڵکی زۆر خراپ بووە، نەگوێی لە حەڵاڵە، نەگوێی لە حرامە، نەگوێی لە گوناه و تاوانە، هەرچی دەکات دەڵێ بن بەهەشتی. ڕۆژێکە بێ باجی ئەو تاوانە گوناهانت ئەدەی، ئەگەر تۆبە نەکەیت نۆگەڕێتەوە بۆ لای خوای گەورە. بۆیە ڕۆشتنەکەت بەسەر پردی سیراتە بەپێی چاکەکانتە سەریعەکەت، خراپەکانیشت خاو دەکاتەوە. کەواتە ئاگاداری خۆت بە، خۆت ئامادەکە بۆ ئەو ڕۆژە چاکە بکە. کاتێککە سوبحان اللهەکەت کرد پشتیوان بەخوا ڕۆشتنەکە سەریعتر دەبێت. گوناهێکت کرد، گۆرانیەکەت وت و تاوانێکت کرد و کوفرێکت کرد، پەنا بەخوا ئەو کاتە قوربەسەرێکت زیاتر دەبێت. خەڵکی لەسەر پردی سیرات حاڵی چۆن؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت فناج مسلم، هەیە بەسەر پردەکات تێ ئەپەڕێ پردی سیرات سەلامەت، هیچی توش نەبوو، هیچ ناخۆشی و ناڕەحەتی و هەڵا و گەرمی دۆزەخی توش نەبوو، چونکە ئاوا سەیری خوارە دەکەی دۆزەخ و ئاگرە بڵێسەی دێ. ئەی برا چەند ترس ناکە، هەیە بە سەلامەتی ڕزگاری دەبێ. هەیشە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دڕکەکان و قولابەکانی پردی سیرات برینداریان کردووە، ناڕەحەتی زۆر توش بووە، گیانی هەمووی بریندار بووە، بەڵام لە کۆتایە ڕزگاری دەبێت. زۆر ناڕەحەتی دەبینێت، چونکە گوناه و تاوانەکانت هۆکارێکن بۆی کە ئەو قولاب و دڕکانە بتگرێ و بریندارت کە و ئازارت بدا.
بەڵام دوای ڕزگاری دەبێت بەهۆی برینەکانیشەوە هەر ڕزگاری دەبێت بەڵام هەیشە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لەسەر پردی سیرات حەبس ئەکرێ سجن ئەکرێ بە هیچ جۆرێک پەڕینەوە نییە ئەمانە کێ کەسانێکن کۆمەڵە تاوانێکیان کردو یەکێک لەو تاوانانە کە ئەمڕۆ ناو خەڵکە زۆرە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک شتێ بداتە پاڵ کەسێک بەس بۆی ناشرینیکە نەک بختیان نا یعنی باسی من دەکەی بەس بۆی ناشرین بکە ئاوای کرد تەنها مەبەس ناشرینکردنی منە عیبدارکردنی منە یا من مەبەسم عیبدارکردنی تۆیە هەر کەسێک شتێ بداتە پاڵ کەسێک تۆمەتێ بداتە پاڵی شتێک بداتە پاڵی قسەیە بداتە پاڵی تەنها مەبەستی نیەتی دڵی ئەوە بێ ناشرینی کە حەیای بەرێ کەرامەتی بشکێنێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە حەبسی دەکا لەسەر پردی سیرات دەیوەستێنێ حتا ڕزگاری دەبێت لە باجی ئەو گوناه و تاوانە لەسەر پردی سیرات دەوەستێنێ ئیتر ئەبێ ئەو پیاوە یا ئەو ئافرەتێک کە قسەکەت بۆ کردو ناشرین و عیبدارت کردو ئەبێ گەردنەدە ئازاکە یات بەپێی ئەو گوناهەی کە کردوتە ئەو تۆمەت و قسە ناشرینە کە عیبداری ئینسانێکت پێ کردووە ئەبێ بەپێی ئەوە گوناه و تاوانە باجەکەی بدەی لە چاکەکانی تۆ بڕوا بۆ ئەو یاخود ئەبێ لەناو ئەو پردی سیراتەدا تەعزیب بچێژی سزا بچێژی هەتا لەو تاوانە باکە بیتەوە ئەمجار ڕێگات پێ درێ بچێتە ئەو بەری پردەکە کەواتە ئاگاداری خۆت بە کاتێک دەتەوێت من عیبدارکەی من دەمێت تۆ عیبدارکەم لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات پەڕینەوە نییە حتا ڕزگارت نەبێ حتا باجی ئەو تاوانت نەدەی لەوانەشە باجەکەی ئەو بێبڕێتە ناو دۆزەخ و دوای بگەڕێتەوە بۆ بەهەشت کەواتە ئاگاداری خۆت بە پردی سیرات ئەو پردەیە پێغەمبەری خواشە فەرمێ صلی الله علیه وسلم هەیە حەبس دەکرێ هەیشە دەکەوێتە ناو ئاگری دۆزەخەوە ئەوانە زۆرینەکانن ئەوە نیە بەسەر پردی سیراتان بریندار بێ یاخود حەبس لێ دوای ڕزگاری بێ هەیە دەڕاتە خوارەوە بە لێشا و پەنا بەخوا خەڵکی بۆ ناو جەهەنەم دەکەوێتە خوارەوە ئەمە حاڵی خەڵکی لە ناو پردی سیرات و سەر پردی سیرات و ئاگری دۆزەخە کەواتە خۆت ئامادەکە من عیبدار مەکە و منیش با تۆ عیبدار نەکەم مەتەوێ عیبدارم کەی لەسەر پردی سیرات باجەکەی بە قورسی ئەدەی خوای گەورە نەخۆشی پردی سیرات و ڕۆژی قیامەتمان پارێزی ئاخرمان بەخێر بگەڕی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بیت الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە وەسفی پردی سیراتە ئەفەرمێت لەم لاولای پردی سیراتەوە ئێمە نازانین شێوازی پردی سیراتەوە نەک باسم کرد خوای گەورە خۆی دەزانێت چۆنە ئەو پردە لەگەڵەوەدا چەندێ باریکە چەندێ تیژە بەڵام ئەم لاولایشی هەیە بەڵام ئەو لاولایەکەی چۆنە ئێمە نازانین ئەو عیلمی غەیبە بەڵام سەتا سەد ڕاستە ئەوە ئیشی خوای ئیشی ئێمە نییە ئەفەرمێت لە ڕاست و چەپی پردەکەوە لەم لاولای پردەکەوە چی هەیە پردی سیرات خەتاطیف وەکەلالیب ئەی خوای ڕەحمە لێ بکەی کۆمەڵە شتێکەیە ڕاتەکێشێ بەس ڕاتەکێشێ بۆ ناو دۆزەخ کۆمەڵە قولابێکەیە قەساب دەبینی کۆمەڵە قولابێکانێ ئاوا چەماوەتەوە گۆشتی پێ هەڵەواسن پردی سیرات هەمووی قولابە هەمووی ڕاکێشەرە و ئەفەرمێت دڕکێکی لێیە وەکو دڕکی سەعدان وایە دڕکێکە وەکو گوڵەباخ وایە تەقریبەن شێوەکی بەڵام هەمووی دڕکەم لەولاکی زۆر دڕکەکانی ناشرینە شێوەیەکی زۆر ناشرینی هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو دڕکە بە لاشەوە دەنووسێ تەبیعەتی وایە ئەو قولاب و دڕکە سەختە لەسەر پردی سیرات بە چەم و بەڕاستە تەبیعەتی وایە خوای گەورە وا دروستی کردو بە لاشەی ئینسانەوە بنووسێتە لاشەی ئینسانەوە بۆیە بریندار دەبێ کابرا دەیگرێ و فڕێ دەمە ناو ئاگری دۆزەخ قولابەکان لەگەڵەوە کە خلیسکی زۆر بەقووەتە زۆر لووسە زۆر ناڕەحەت و تیژە لەگەڵ ئەوەشا کۆمەڵە قولابێک و کۆمەڵە دڕکێکی هەیە کە بە مرۆڤ و بە ئینسانەکان و دەنووسێ پەنا بەخوای گەورە هیچشمان لە بەرانی ئاگادار بن ڕوت و قوت پێڵاویشمان لە پێیان نییە جا ئەو ڕۆژی قیامەتە خۆتی بۆ ئامادەکە خۆ ئامادەکردن بە ڕۆژی قیامەت بە سافیرەی نابێ خوشکی بەڕێزم بە هەڵپەڕکێ نابێ بە نوێژنەکردن و زیناکردن نابێ ئەبێ خۆتی بۆ ئامادەکی بە عیبادەت و خواپەرستی و چاکە کەواتە ئاگادار بە ئەو دڕکە ڕاتەکێشێ ئەو قولابە ڕات ئەکێشێ ئاسنێکی دەمتیژ و چەماوەیە دڕکیشی پێوەیە
چیمان کردو بە قیامەت خۆت ئامادەکە بە ڕۆژی قیامەتت چونکە ڕۆژێکی زۆر زۆر ترسناکە جا پردی سیراتیش سەرنجامی تۆ دیاری ئەکات بەهەشتی یا دۆزەخیت ئەوەی بپەڕێتەوە بەهەشتیە خوا لەو کەسانەمان بگێڕێ ئەوەشی بکەوێتە خوارەوە دۆزەخیە پردی سیرات بڕیاری نیهایەتی لەسەر من و تۆ ئەدات جا کێ فریامان کەوێ گەر خوا ڕەحمان پێ نەکات کەواتە خۆت ئامادەکە بەڵکو پشتیوان بەخوا لەو کەسانەبی زۆر بە سەریعی بەسەر پردی سیراتە تێپەڕی و ڕزگارت بێ بڕۆی حەوزی کەوسەر تێر ئاو بخۆیتەوە ناخۆشیەکانی ڕۆژی قیامەتت نەمێنێ دڵخۆش بی لەگەڵ پێخەمەران و پیاوچاکان و سەحابە و خواناسان ئابی سەلامی خوایان لەسەر بێ لەگەڵ ئەوانە کۆبیتەوە بەرەو بەهەشتی خوا بڕۆی ئەبێ پێی سەر خۆت ماندوو کەی لە دنیادا بەس تەنها بۆ نابێ بڵی دڵم پاکە چیم کردووە نه ئەبێ بڵی گوناهم زۆرە تاوانم زۆرە هەموو شتێکم کردووە بەس داواکەم خوا لێم خۆش بێ کەواتە برای بەڕێزم خوشکی بەڕێزم پردی سیرات قولابی زۆرە قولابەکانت لەبیر نەچێ کاتێک دەتەوێت گوناه و تاوان بکەی کاتێک دەتەوێت سەرکەشی بکەی وریا بە دڕکی زۆرە ئەو قولاب و دڕکانە هەمووی پەلامارتەدا هەمووی ڕات ئەکێشێ بۆ ناو دۆزەخ ئەگەر خوا ڕەحمت لێ نەکا دەتباتە ناو دۆزەخا و فڕێداتە خوارەوە کە خلیسکای تەواو خۆگرتنەوە نییە تەواو بۆ ناو ئاگرێکی ڕەش خوای گەورەمان پارێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت خەڵکی دەبرێنە سەر پردی سیرات لە ڕۆژی قیامەتە بەخۆشی خۆت نییە نابێت ڕاکردن نییە خۆشاردنەوە نییە واسیتە نییە ئەوانە نییە ئەبێ بڕۆی بۆ سەر پردی سیرات چونکە تۆ لە پێغەمبەران زیاتر نیی سەلامی خوایان لەسەر بێ هەموویان دەڕۆنە سەر پردی سیرات تۆ چیت هەتا لە خۆت بایبی بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کاتێک کە خەڵکی دەبرێتە سەر پردی سیرات ئەو پردە ترسناکە هەروکو چۆن کاتێک کە ئاگرێک دەکەیتەوە ئاگرێک کاتێک دەبینی مێشولە مێش حەشەرات بەبانیا دەڕوا باڵدارەکان یەکسەر دەکەونە خواردنەوە ئاگرەکە گەرم یەکسەر دەیان سووتێن نەتان بینیوە بینیمان هەتا جارە چرایەکە داگیرسان و دەبینی ئەو چرایە هەندێ شتی پێوە دەنووسێ حەشەرات ڕێک دەکەوێتە خوارەوە دەسووتێت ئەم ئاگرێش بەنا بەخوای گەورە کە سەری ئەم ئاگرە پردی سیراتە بەسەر ئاگرەکان ڕاکێشراوە ئاوا دەکەی ئاگری دۆزەخ بە چەک و بەڕاستە ژێرت ئاگری دۆزەخە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەروکو چۆن ئاگرێ دەکەیتەوە کۆمەڵی حەشەراتێکەیە کە بانیا دەڕوا یەکسەر دەکەوێتە ناو ئاگرەکەوە ئاوا خەڵکیش بە لێشاو دەکەوێتە ناو ئاگرەکەوە هەمووی دەکەوێتە ناوی دەسووتێ مردنیش نییە کە کەوتی دەخوارەوە ئیتر لە عەزابە یەک چرکە عەزابە دەسەر هەڵناگیرێ بەڵام لەو ڕۆژەدا خوای گەورە دەفەرمێ وينجي الله الذين اتقوا بمفازتهم لا يمسهم السوء ولا هم يحزنون ثم ننجي الذين اتقوا بەڵێ خوای گەورە بەڕەحم و فەزڵ و میهرەبانی خۆی ئەوانەی کە ئەهلی تەقوا بوون نەک ئەهلی گوناه ڕزگاریان دەکا و سەربەرز و سەرفرازیان دەکا یەک ناخۆشی و ناڕەحەتی ڕۆژی قیامەت نابینن چونکە تەقوایان کرد قولابی چی دڕکی چی عەزابی چی هیچ نابینن چونکە لە دنیادا خۆیان ناسی تەقوایان هەبوو گوناه و تاوانیان نەدەکرد خۆیان زۆر دەپاراست زیناکردن تەقوا نییە نوێژ نەکردن تەقوا نییە سافیرەی تەقوا نییە خەڵکوشتن تەقوا نییە جوێندان تەقوا نییە غەیبەت تەقوا نییە بوختیان تەقوا نییە ئەمانە لە دۆزەخ نزیکت ئەکەنەوە تەقوا ئەوەی لە خوا بترسی لەژێر فەرمانی خۆ پێغەمبەری خوا دەبی صلی الله علیه وسلم خۆت لە حرامەکان بپارێسی ئەوەی متەقی بێ خوای گەورە وعدی داوە ڕزگاری دەکات ئەوەی وعدی خوایە ڕزگاری دەکات هیچ ناخۆشی و ناڕەحەتیەک نابینن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی من لەگەڵ ئومەتەکەمدا یەکەم پێغەمبەرێکم سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئومەتەکەمدا بەسەر پردی سیراتە تێ ئەپەڕین ئێمە ئاخر ئومەتین بەڵام خوای گەورە دەفەرمێ ئێوە باشترین ئومەت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم من و ئومەتەکەم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخوا ئەگەر سە ئومەتەکەتە بینیت ئەبینی چەندێ خراپن ئەو کاتە دەزانی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کەسێک گوێ لە دەنگی من نییە والله ئومەتەکەت هەر زۆر خراپ بوونە زۆر بەرباد بوونە ئەوەی کە لە بیریان نییە خوایە ئەوەی کە لە بیریان نییە شەریعەتی خوایە
ئەوەی کە لە بیریان نییە قەبر و قیامەتە زۆربەیان ئومەتەکەی من لەگەڵ خۆمدا یەکەم کەسێکین بەسەر پەدی سیراتە تێئەپەڕین کەواتە من و تۆ سەرەکەمان لە یەکەمەوەی ئاگادار بین خۆمانی بۆ ئامادەکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەموو پێغەمبەران لەسەر پەدی سیرات جێڕن سەلامی خوایە لەسەر بی ئەمە دوعای پێغەمبەرانە اللهم سلم خوایە سەلامەتمان کەی نەکەینە دۆزەخەوە تۆ شەڵی من چیم کردووە من بەهەشتیم قڕ بەسەرت خاک بەسەرت هەزار جار نەک یەک جار ئەوان دەڵێن 124,000 پێغەمبەر تۆ سەلامی خوایە لەسەر بێ هەموویان دەڵێن خوایە سەلامەتمان کەی ئەمڕۆ خوایە نەکەوێ ناو ئاگری دۆزەخەوە کەواتە من و تۆ بێ حاڵمان چۆمێ لە ڕۆژی قیامەتە کۆتا حەدیث باسێکی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم آخر نەفەرێک کە بەسەر پەدی سیراتا تێئەپەڕێ ئەمە کۆتا نەفەرە لە یەکەم نەفەر دەست پێەکە هەتا کۆتا نەفەر ئیتباقێکی بۆ ناو دۆزەخ چوو ئەفەرمێ پیاوێکە ئەڕوات بەسەر پەدی سیراتە جارێک دەڕوا و جارێک بەدەما دەکەوێ تۆزێک ئەڕوا و تۆزێکیش بەدەماکەوێ ئەبینی کەسی وای ناتوانێت بڕاتە ڕێوە ئەفەرمێ هەندێک جاریش هەڵم و گەرمی ئاگرەکە لێدات سەیریکە ئەڕوات بەدەمیشە هەندێک جار ئەکەوێ هەڵەسێتەوە هەندێک جاریش گڕ و تینی ئاگرەکە لەم ناولاوە دەیگرێ و سزای ئەدات ناڕەحەتی ئەکا دڕکی بە گیانەوەیە گیانی هەمووی بەریندار بووە قولابەکان هەندێک جار پەلاماری ئەدەن بەڵێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم کاتێک کە ڕزگاری دەبێ و لە دۆزەخ و لە پەردی سیرات لا ئەکاتەوە دەفەرمێ بەخششە بە ڕەحمە میهرەبانە ئەو پەروەردگارەی کە منی لە دۆزەخ ڕزگار کرد ئاوا سەیری پەردی سیرات و دۆزەخەکە ئەڵێ خوا زۆر بەخششی زۆرە کە منی ڕزگار کرد لە تۆی دۆزەخ والله ئەوەی خوا بە منی داوە بە هیچ کەسێکی نەداوە لەسەر زەویە آخر نەفەر ئەڕاتە بەهەشتەوە بۆی کاتێککە باسی آخر نەفەرەکە لە ئیمامی حەسەنی بەسریە ئەیان فەرموو آخر نەفەر پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەچێتە بەهەشتەوە نەک ئەم ئاخری کە لە دۆزەخ دەرەچێ ڕاتە بەهەشتەوە ئەی فەرموو خۆزگای ئەو کەسە من بوومایە آخر نەفەر لە جەهەنەمی دەرچوومایە ئەو ئیماندارە ئەو ئەهلی تەخوایە ئەوانە ئینشاءالله ڕزگاریان دەبێت لە ڕاحەتی ڕۆژی قیامەت نەک ئەوەی دەڵێ من چیم کردووە بۆیە ئینشاءالله ئەمە کورتەیەک بوو دەربارەی پەردی سیرات خۆمانی بۆ ئامادەکەین کۆمەڵی ناڕەحەتی تریشیە باسم نەکردو ئینسانی عاقڵ ئیشارەت و ئاماژەیەکی بەس کەواتە بەسە بە خۆتانە بچنەوە گوناه و تاوان پەردی سیرات لێ خراپ دەکات عیبادەت و چاکە و خواناسی پەردی سیراتت بۆ باش دەکات بۆ یا هەڵی بژێرە گوناه و تاوان دەکەی یا خێر و چاکە دەکەی ئەو کاتە لە پەردی سیرات باجەکەی ئەدەگە گوناه و تاوانکەی و ئەگەر خێر و چاکە و عیبادەتیش بکەی لە ڕۆژەدا پشتیوان بەخوا بە فەزلی خوا فریاد دەکەوێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه شفاي نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيان كدوا يا ربي خواه أواني نخوش من سجقا كوتون شفاي بدي خواه يام شفاي ببلان بودي يا ربي خواه آخر من بخير بجري لنا خوشي روجي قيامت بدون من كي خواه يا لو كسان من بجري كبسبتي صراطا بسلامتي ببرين داربون ببرين يا رب العالمين خواه يا بأهل تقوى من قبول كي لقناها كان من خوش بي أوانشي كيشو مشكلان خواه رحمة لك بيان آسان كي أواني ظلم كان خواجان أجر أهلي داني خواجا نايان برا خواجان هر كسيك بو أم ملته بو إسلام خير وشاكي دبي يا ربي خواجا سربرزيكا هر كسيكش بو إسلام وأم ملته شر وخرابو تاواني دبي وخرابكاريان دبي بويان